بەڕێزان ئەم کاتتان باش لە دوای تێکچوونی ڕەوشی ئەمنی شاری مووسڵ ئێستا بەشێکی تەقینەوە و کردەوە تنوتیژیەکان ڕویان لە ناوچەکانی جەلەولا و دووسخورماتوو کردووە. دوای تەقینەوەکانی دوێنێ ناحیی جەلەولا ئەمڕۆژ بەهۆی دوو تەقینەوە لە قەزای دووسخورماتوو 25 کەس کوژران و 150 کەسی دیش بریندار بوون. دووسخورماتوو لە ماوەی ڕابردوودا چەند جارێک کەوتوتە بەر شاڵاوی تەقینەوە و کردەوە تنوتیژیەکان. سەرڕای ئەوەی چەند جارێک داوای جێگیرکردنی هێزەکانی پێشمەرگە لە قەزاکە کراوە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ڕەوشی ئەمنی. بەڕێزان دوایین پەرەسەندنەکان و ڕەوشی ئەمنی و مەترسیەکانی هاتنی چەکدارانی داعش لە قەزاکە بە تایبەت ڕەوشی ئەمنی ناوچەی دووسخورماتوو تاوتوێ دەکەین لە دیوی دۆمی هەواڵ بۆ تاوتێکردنیشی میوانداری بەڕێز شەلال عەبدول قایمقامی قەزای دووسخورماتوومان کردووە کە بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. کاک شەلال سڵاوی لێبێ و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. سەرەتا بزانین ڕەوشی ئەمنی قەزای دووسخورماتوو ئێستا چۆنەوە دوایین ئاماری ژمارەی کوژرا و بریندارانی تەقینەوەکانی ئەمڕۆی قەزای دووسخورماتوو گەشتووەتە چەند؟ سەڵاو بۆ ئێوە سپاس. دیارە دوا بە دوای چەند مانگێکە ڕەوشی شارەکە هەندێک ئارام بووەوە. دیسان ئەمڕۆ تیرۆریستان دەستی ڕەشیان گەیانە شاری دووسخورماتوو و دوو کردەوەی تیرۆریستی گەورەیان لە شارەکە ئەنجامدا لە ڕێگای دوو ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوەوە. یەکەم ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوەکە سیارێکی بار هەڵگر بووە لە خاڵێکی پشکنین کە پۆلیسی محەلی ئەو خاڵە ئاباتە ڕێوە ئەو خاڵی کردووەتە مەبەست، بەڵام بەهێزی و گەورەی کردەوەکە دیارە مەبەستی لەوە بووە بینایی بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان بەلای ڕاستی خاڵەکە ئەکەوێت و لە لای چەپشەوە بینایی بارەگای حیزبی شوعی کوردستانی لێیە. دیارە ئەوان مەبەستیان کوشتنی ئەو پۆلیسانە نەبووە، مەبەستیان زیاتر ئەوە بووە کە ئۆتۆمبیلێکی تریانیشدا نابوو لە هەمان کاتە ئەم ئۆتۆمبیلەی یەکەم باڵەخان و دیوارەکان بڕخێنێ و ئۆتۆمبیلی دووهەمیش کە دانرابوو دوایی تەبعەن سێ چرکە ئەو ئۆتۆمبیلیانیش تەقانەوە هەر لە هەمان شوێنە و بۆ هۆی زۆر بەداخەوە بۆ هۆی شەهیدبوونی تا ئێستاکە ئەو ئامارەی لەبەردەست منایە 21 هاوڵاتی و لە نێوەندیا چواری پۆلیسی سەر بەڕێوەبەرایەتی پۆلیسی شاری خورماتووە و پێشمەرگەیەکی بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەیەکیش لە بارەکای حیزبی شوعی کوردستانی و لەگەڵ 15 هاوڵاتی سبیل بە کورد و عەرەب و تورکمانەوە کە لا کردەوە تیرۆریستەکە شەهید بوون. زیانە و زیانێکی زۆری گەیانەتە ئەو بینایانە، نزیکەی 150 بریندار هەیە و لە هەمان کاتدا نزیکەی 15 ئۆتۆمبیل لە شوێنی ڕووداوەکە گڕی کردووە و سوتاوە، جگەلەوەیش 50 ئۆتۆمبیلی تریش زەرەری بەرکەوتووە و ئەو ماڵ و خانوانەی کە لەو نزیکەن هەمویان زەرەریان بەرکەوتووە و دیارە قوتابخانەیەکی شەیە، قوتابخانەیەکی سەرەتایی کە نزیکەی 100 مەترێک لە شوێنی ڕووداوەکەەوە زۆر بەداخەوە لە نێو ئەو کوژراوانە سێ قوتابخانەی انتسارە کە نزیکترین قوتابخانەیە لەو شوێنەوە و لەو هاوڵاتیانە و ئافرەتی تایە پیری پێککەوتوی تایە خەڵکێکی زۆری تایە کە بووەتە قوربانی ئەو کردەوە تیرۆریستە. بەڵێ کاک شەلال، سەرنجی ئێوە بەردەوام لە کاتی کردەوە تونتیژەکان و لە کاتی ڕوودانی تەقینەوەکاندا باز لە پلانی ئەمنی و هەمانگی دەستگا پەیوەندیدارەکان دەکرێت لەم ڕووداوانی کە ئەمڕۆ ڕوویدا لە قەزاکە هۆکارەکانی چییە بەسەرنجیەوە؟ ئەخۆ جاریکە ئەمە هەرکەم و کوڕیە لە پلانی ئەمنیە کە دەستگا پەیوەندیدارەکان لەو قەزایە جێبەجێ دەکەن، یاخود بۆچی ناتوانرێ بەر لەوە بگیرێت کە بەر لە دووبارەبوونەوەی ڕووداوی لەم جۆرە بگیرێت بە تایبەت لە دووسخورماتوو کە ناو بەناو ڕووداوی لەم جۆرە ڕوودەدات؟ ئێمە ڕاستە بەرپرسین لەو شارە، بەڵام ئێمە ئەو شارە بە شارێکی بێخاوەندانەین، بەس جێ خۆشکەرە بۆ ململانی سیاسی، بۆ سیراعاتی قەومی، بووەتە قوربانی ئەو ململانی ئەو سیراعاتانە. ئەو حیزبانەی کە لەو شارە بە عەرەبی زیاتر هەوڵی بەڵێ ئێستا کەچمە ناو تەفاسیلەوە بۆت زیاتر حیزبایەتی ئەکرێ لەو شارە. من پێم وابێ هەموو حیزبەکان بە تێکڕا کوردی و عەرەبی و تورکمانی حیزبەکانی خۆیان قەڵەوەکەن، دەسەڵاتەکانی خۆیان بەهێزەکەن. ئەو شارە حکوومەتی ناوەند بیری لێ نەکردوێتەوە وەکو پێویست و هەوڵشی تیان نەداوە. ئێستا من کە قسەتان لەگەڵەکەم ئەمڕۆ ئەڵێم
ئەو چەک و تەقەمەریەی کە لای تیرۆریستان هەیە لە شارەکەی ئێمە نییە بەدەر لە هێزەکانی پێشمەرگاوانەی کە لە دەرەوەی شانن هەندێ توانا و تەقەمەنیان هەیە بەڵام ئەو هێزانەی کە سەر بەغان توانای تەقەمەنی و توانای جەسەدی و توانای ئۆتۆمبیلی تیرۆریستانیان نییە چۆنی بتوانی لەو شارە باری ئەمنی کۆنتترۆلکەی و هێزەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەمان کاتدا لە دەرەوەی شارن تا ئێستاکە نەتوانراوە وەکو پێویست ئەو هێزانە بەکەڵکێ من ناتوانم وەکو پێویست هێزەکان بێنمە ناو هەموو ئەو شوێنانەی کە پێویستم پێێت ئێوە داوای هەمانگیتان کردووە لە کۆی لایەنە پەیوەندیدارەکان بە حکوومەتی هەرێم و بەلایەنە کوردەکانیشتەوە وەڵامی ئەوان چی بووە؟ ئێمە من حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە من لە زۆر دانیشتنەکانە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگای لەگەڵ هێزەکانی ترا هەوڵێوادەن بەڵام هەوڵەکان وەکو پێویست نییە من پێم نازانم یعنی چاوەڕێی چیانە حکوومەتی هەرێم پەرلەمانی هەرێم من چەند شاندێکی پەرلەمان لە پەرلەمان لەلایەنەکان هاتن سەردانی شارەکەیان کرد کۆمەڵ و عودیان داوە من لەوانە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی هین گۆڕان هین یەکگرتووە هین کۆماڵ این پارتی هاتن سەردانی شارەکەیان کۆمەڵە برێت تا ئێستاکە من نەمبینی پەرلەمانی کوردستان ئەو هەموو دانیشتناکە لەسەر نەوت لەسەر بودجا لەسەر پێشینەی هاوسەرگیری لەسەر پێشینەی عقار لەسەر خەتەنەکردن لەسەر نازانم چی نازانم دووس خوڕمات و ناوچە دابڕاوەکان نەگەیشتووە ئەو حەدەی کە بەرپرسانی هەرێم بچێتە ناخیانەوە کە خەڵکێکەیە کە ئەمنی قەومی کوردی لەو ناوچانە لە مەترسیدایە کە خاکی نیشتیمانی کوردستان لە مەترسیدایە کە خەڵکەکەی قڕەکرێت کە خەڵکەکەی بەڕاستی من بە شەر مێزانم داعش و ئەفغانیەکان بێن پارێزگاکانی حکوومەتی عێراق دەستگرنە سەرەوە کۆنتترۆلی بکەن پارێزگای مووسڵ پارێزگای ئەنبەر 6-7 مانگە لەژێر کۆنتترۆلی حکوومەتێک نەماوە کوردێک کە خاوەن ئەو خاکە بێت کوردێک کە خاوەن ئەو نەتەوە بێت کوردێک کە بە سەدان شەهیدی بۆی داوە بە سەدان ئەنفالی بۆ شارە داوە بیر لەوە نەکاتەوە کە ئەمنی قەومی لەو شارە لە مەترسیدایە من هەموو لایەنەکانەڵێم تاکە لایەن ناڵێم دەسەڵات ناڵێم کەواتە کێ بە بەرپرسیاری یەکەم دەزانن ئێوە بۆ قایمقامی و قەزایە کێ بە بەرپرسیاری یەکەم دەزانن لەو کەم تەرخەمیانەی کە باسی دەکەی بەڕێستان بەو پێی سەرۆکی یەکەیداریەکانی ئەو قەزایەن وە کێ بەرپرسیاری یەکەمە کە وەک خۆتان دەڵێن خورمات و بەو جۆرە پشتگوێ خراوە بەڕێز قەزاکەی من لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستور سەر بە پارێزگای سەڵاحەدین و سەر بە حکوومەتی هەرێمە بەتەکید حکوومەتی بەغا عەفو حکوومەتی بەغایە حکوومەتی ناوەند ئەوان بەرپرسیەکە من بەڵام کاتی ئەو حکوومەتە چی بەرپرسیارەتێکی هەڵگرتووە تا بەرپرسیارەتی قەزاکەی من هەڵگرێت بەرپرسیارەتی ئەنباری هەڵگرتووە فەلوجەی هەڵگرتووە سامەڕای هەڵگرتووە موسڵی هەڵگرتووە بەغای هەڵگرتووە ئێمە من پێم وایە بەلای حکوومەتی ناوەندەوە ڕۆژانە 100 هاوڵاتی لەو شارە بکوژێت بەلایەوە گرنگ نییە لەوەیە لە هەندێک کات و لە هەندێک وەختە گرنگی بە نەتەوەیەک بە پێکاتەیەک دابێت دڵی بۆی ژان کا هێزی بۆی نردبێت کەواتە ئێوە بێئومێد بوونەوەی کە حکوومەتی عێراقی بێ بەدەمتانەوە من پێم وایە شاری دووس خوڕمات و ئەگەر ڕێگەم دەیتخوا پێم وایە شاری دووس خوڕمات و شارێکی کوردستانیە بەشەکە لە کوردستان بە سەدان شەهید و ئەنفالی داوە کاول کراوە دێ و گوند و شاری نەماوە بەدەست حکوومەتە یەکلێدایەکانی عێراقەوە ئێستاکە کەوتۆتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەشێک لە خاکی کوردستان بە هەموو پێکاتەکانەوە بە زووترین کات من پێم باشە بە زووترین کات بڕیارێک بدەن یەک لایمان کەدەوە ئەگەر خاکی کوردستانە ئەگەر کوردی تایە و دڵیان پێ ئەستێ بە شوێنەکە بێن هەوڵێکی بۆ بدەن و چارەسەرێکەن لە توانای قایمقامێک نییە لە توانای قایمقامێک نییە حکوومەتی ناوەند هەڵدا پەرکێشی کا و ئەمر قەبزی بۆ دەرکات لە هەموو ڕۆژێک ڕای بنات پێی چارەسەر کرێ بیخاتە ئەستۆی من ئەمە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتی لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناوچە دابڕاوەکان بداتەوە حەلێکی کۆتایی بۆ دابنات نەک هەموو ڕۆژێک من ئیدانەیەک بکەم یان هیچ شتێک بکەم تا ئێستاکە پەرلەمان نەیتوانێت دانیشتنێک بۆ ناوچە دابڕاوەکان بکات لیژنەیەکی پێک بێنێ بچێ لێ دیراسەتێ بکات چارەسەری ئەو ناوچانە چییە؟ بڵێ کاتە دەکرا تۆ بەڕێستان وە چەند جارێکیش داوای ئەوە کراوە کە پێشمەرگە بچێتە ناوچە دابڕاوەکان بەتایبەت ئەو ناوچانەی بۆ نمونە دووس خوڕمات و کە ڕەوشی ئەمنی لەو کاتانەی کە ڕووداوی لەم جۆرە ڕوودا بەتایبەت کاتی تەقینەوە و کردەوە تونتیژەکان لە ڕووی یاساییەوە ینی ئایا حکوومەتی هەرێم دەتوانێت پێشمەرگە باتە ناو
بە تایبەت دروستخورماتەوە ئیشکالی بۆ دروست ناکات لە ڕووی دەستوری و یاساییەوە بە تایبەت کە ئەو ناوچانە ناوچەی کێشە لەسەر بوون لەگەڵ حکوومەتی عێراقدا یان دەکرا حکوومەتی هەرێم چی بکات کە ئێوە داوای دەکەن؟ بەڕێزم هینەکە ئێمە لە داواکاری دەرچووە من 4 دانە ساڵە داوا ئەەکەم و داواکەم هێز هاتووە بەڵام ئەو هێزە ڕۆڵێکی پراکتیکی وەرنەگرتووە ڕۆڵێکی عملی وەرنەگرتووە با ئەستۆی باری ئەمنی نەگرتووەتە ئەستۆی خۆی من نابێ بە تەکلیفێکی من هێزێک بێت و ڕۆژێ بگەڕێتەوە ڕۆژێ بێت و ڕۆژێ نێت و بەقسەم کا و بەقسەم نەکا ئەبێ حکوومەتی هەرێم لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگا بێن لەوێ پلانیان هەبێ بۆ حکوومەتی هەرێم ناتوانێت من پێم وایە بۆ حکوومەتی هەرێم ناتوانێت بۆ ئەفغان ناتوانێت بێت حکومی سامە ڕابکە بۆ ئێمەنێکان ناتوانن حکومی فەلوجە و ڕوومادیەکەنەوە 7 مانگای بنەڕێەوە و بارەزوی خۆیان تەراتێنی تاکەن بۆ حکوومەتی هەرێم ناتوانێت هێز بێنێ و ناوچەکانی خۆی داببڕێ حکوومەتی عێراق بەهۆڵەوە نییە حکوومەتی عێراق ئەو هەوڵەی بۆ نادەت تا ئێستاکە من بارگای پۆلیسم دۆشکەیەکی و حادیتیان نیە بەڵامانەی کە هێرشەکەنە سەر من تێرۆریستان کە هێرش دەکەنم بەدەیان دۆشکەی و حادی و ئۆتۆمبیلی باشترین ئۆتۆمبیلیان بەلاوەتانە ئەوە ڕۆڵ نییە کە حکوومەتی ناوەندەی بینێ بۆ چارەسەرکردن و بۆ پاراستنی ئەو بارودۆخەی لەوەیە حکوومەتی هەرێم بەڵێ ئەتوانێت بە پێی یاسا بە پێی عورف بە پێی تەقالید بە پێی دەستور ئەتوانێت بێت پارێزگاری بە ئەرکێکی ئەخلاقیەن ئەبێ بێت پاراستنی ئەو ناوچانە بگرێتە ئەستۆی خۆی ئەو ناوچانە ناوچانێکی کوردنشین و من بەدەیان کیلۆمەتر لە خواروی دووسخورماتوە تا ئێستاکەی تاپۆکانی بەناو عەشیرەتەکانی بابان و زەنگەنەوەوانەوەتانێت تا ئێستاکە بەناو کاکەیەکانەوەتانە بۆ مڵکی کوردستان نییە ئەمڕۆ هۆکارەکەی چییە کە بەتایبەت لەلایەن لایەنی کوردیەوە ینی بەو جۆرە ئەگەر وەکەمو لایە کە باسی دەکەن ینی ئیشکارکردن بۆ ناوچە دابڕاوەکان و ناوچە کوردستانیەکان ئەولەوێتی سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان ینی هۆکارەکەی ئێوە بەسەرنجی هۆکارەکەی چییەکە ینی ئەگەر وەڵامتان وەرگرتی بێتەوە لەو لایەنانە ئێمە بەسەرنجی ئێمە بەڵێ من بەڕای خۆم لایەنە سیاسیەکان لە ناو کوردستانە یەک ڕانین یەک دەنگ نین هاوسۆز نین هەر هەمویان بە تێکڕا چەند لایەنێکەیە بەرگرین لەسەرەوەی کە وزارەتی پێشمەرگە بۆ نەبودجەی پۆ بچێ وزارەتی ناوخۆ بۆ نەبودجەی پێ بێ معقولە من ئێستاکە لە سنووری دووسخورماتوو ئەو هێزانەی لەژێر کۆنتڕۆلی من هەیە گاز نەبێ ئۆتۆمبیلەکانیان پێ بجوێنەوە بنزین نەبێ ئۆتۆمبیلەکانیان پێ بجوێنەوە چەکێکی باشیان پێ نەبێ کە هەمەرێکیان عاتڵ بێ نەتوانن چارەسەریکە من لیوای 16 لەوەیە تا ئێستا من ئێستاکە قسەتان 11 هەمەرە هەیە داوام لەکەن هەمەرەکانیان بۆ چاک نەتوانە نییە هەمەرەکانیان بۆ چاکەین دەسەڵاتی ئەوەیە نییە میزانەیەکی وا لەژێر دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگە نییە ئەبێ ئەو پەڕی توانە ئەو پەڕی میزانیە بخرێتە گەر بۆ هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوەندیانە هێزی پێشمەرگا چونکە ئەمڕۆ تۆ باری ئەمنی کوردستان من خەڵکی کوردستان دڵنیاکەم و هەموو پارێزگاکانی کوردستان ئەو بارە ئەمنیە خراپەی کە ئەمڕۆ لە کەرکووک و لە خوڕماتوو لە خانەقین و لە جەلەولا و لەم شوێنانە بترازێت بە دڵنیایەوە گەورەترین زەرەری بۆ سەر کوردستان و هەرێمی کوردستانە بێ بۆیە ئەبێ حکوومەت هەموو توانەکانی بخاتە گەڕ بڵێ کەواتە ئێستا ینی چی هێزێکە کە ئەمنیەتی دووسخورماتوو دەپارێزێ کاک شەلال ئێستا ئەو هێزان ئەمنیانەی کە ئەمنیەتی قەزای دووسخورماتوو دەپارێزن کێوە چه هێزێکن کە وەک دەزانین هێزەکانی پێشمەرگە لەو سنوورانن و هێزی پۆلیسی ئیتیحادی لێیە ئێستا لە ناو قەزای دووسخورماتوو پاراستنی ئەمنیەتی قەزاکە بە چه هێزێک سپێراوە؟ ئێمە وەکو پێتم وت من قەزایەکەم سەر بە پارێزگای سەڵاحەدین ئەستۆی باری ئەمنی ئەو سنوورە لەژێر ئەستۆی ئەو هێزانن کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن پۆلیسی محەلیم هەیە و پۆلیسی فیدراڵیم هەیە هەندێک بارەگای جێشن بەڵام زۆر نزیکنین لە ناو شارەکۆ لە دەرەوەی شارن بەڵام زیاتر پۆلیسی فریاکەوتنم هەیە و لە هەمان کاتدا هێزی ئاسایشی لێیە هێزی پێشمەرگەی لێیە هێزی پۆلیسی حکوومەتی هەرێمی کوردستان هێزی فریاکەوتنی لێیە بەڵام هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆکو پێتم وت پراکتیکیەن نین لە ناو بارودۆخەکە ڕۆڵە ئەمنیەکەیان نەگرتووەتە ئەستۆ ئەمە پێویستی بە بڕیارێکی ڕاستەوە خۆ لە سەرۆکی حکوومەتەوە لە پەرلەمانی کوردستانەوە ئەو هێزانە باری ئەمنی ئەو ناوچانە ئەو ناوچەی کە تۆ داێنێ ئەگەر بە کوردی دانێت ئەگەر بە کوردستانی دانەی ئەگەر دڵت بۆ خاکەکە ئێستێ نەک بۆ بەشەرەکەی ئەبێ
هەوڵی ئەوە بدەیت کە تۆ پلانێکت هەبێ ئەو ناوچانە بخەیتە ژێر کۆنتترۆل کێفی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە تاکە هێز ئەگەر بتوانێت پارێزگار بکە لەو شوێنانە ڕوبەڕووی بڵێ کەواتە بەو هێزانیانی کە ئێستا هەن لە قەزاکەوە بەو ئیمکانێتی کە بەڕێزیشت باست کرد ینی دەتوانرێ ڕوبەڕووی چەکدارەکانی داعش بنەوە لە ئەگەرێکدا کە وەک چۆن پەلاماری مووسڵیان داوە پەلاماری هەندێک شوێنیان داوە کە بەشێکی بەچاویشان کۆنتترۆل کردووە بەو هێز و ئیمکانەتی ئەو هێزانی کە ئێستا ئەمنیەتی قەزاکە دەپارێزن دەتوانێت ڕوبەڕووی چەکدارەکانی داعش بنەوە ئەگەر ڕوبەڕووی هێرش بنەوە هێزەکانی سەر بە حکوومەتی ئاوەد نەخێر لە چی کاتێکە ئەوان ئەگەر تیرۆریستان بیانەوە پەلاماریان بدەن و ئەوەی کە بیانویستن پیانەکەن بەڵام من ناڵێن هێزەکانی پێشمەرگای هێزی باشن وە کوڕی لێ هاتوو لەو سنوورەیە وا کۆمەڵی ئەفسەری باش و زیرەکمان هەیە لە سنوورەکە بەڵام پێویستی بەوەیە کە حکوومەتتی هەرێمی کوردستان توانایەکی مادی باش بخاتە گەڕ من بەڕێزم حەزەکەم ئەوەی من داواکاری نەبرێ ئەمڕۆ بکاتە بانگەوازێک لە ڕێگای کەناڵەکەی ئێوە بۆ سەرکردایەتی کورد بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی پەرلەمان بڕیارێکی یەکلایەنەمان پێ بدەن یان ئەوە تا بێن پاراستنی سنوورەکە بگرنە ئەستۆی خۆیان و توانایەکی باش مادی و معنەوی بخەنە گەڕ یان بڕیارێکی ترمان بنێ بڵێن کاکە خۆتانە پارێزن بپارێزن خۆتان ناپارێزن ناوچەکانتان جێبێڵن با نەکوژرێن با دووبارە ئەنفال نەکرێنەوە دووبارە دەربەدەر نەکرێنەوە با دووبارە نەکوژرێن و بێنە ناو هەرێمی کوردستان ئێمە لە ناو هەرێمی کوردستان دەتوانین دیفاعتان لێ بکەین. بەڵێ ڕێژەی کۆچکردن لە بەتایبەت خێزانە کوردەکان لە قەزای دووسڵماتۆ تا چەند ئێستا و ڕێژەیە لە چ ئاستێکدایە کە لە ماوەی ڕابردوودا بۆ ئێم کردوانەوە وەک چەند جارێکی بەڕێزیشتان باستان کردووە کە بە ڕێژەیەکی زۆر لە خێزانە کوردەکانی ئەوێ قەزاکە ڕویان لە شوێنەکانی تر کردووە و سوورماتۆیان چۆڵ کردووە. لێستا تا چەند مەترسیەکی لەو جۆرە هەیە کە ئەم ڕێژەیە بەرز بێتەوە و بەشێکی تری خێزانەکان قەزاکە جێبێڵن بەتایبەت خێزانە کوردەکان. ئێمە لەم دووسێ مانگی ڕابردووە تا ڕادەیەک ئەڵێم هێوریەک ئارامیەک بە شارەکەەوە دیار بۆ وای کردو کە بارکردن کۆچکردن لە شارەکەیە تا ڕادەیەک کەمەوە بوو وا بڵێم ڕاش وەستا بوو بەڵام دڵنیابە لەبەر لەگەڵ هەر تەقینەوەیەک بە تایبەتی ئەو تەقینەوە بە هێزانەی کە ئەمڕۆ دڵنیابە سەدان ماڵ لەو شارە بیر لەوە ئاکاتەوە کە بڕاوە سەدانیشی بەدەیانیش لێی بارەکە و ئەڕوات چەندێک کردەوە تیرۆریستەکان زیاد بکات چەندێوەنە ماڵ زیاتر ڕووی لە کۆچکردنە من تا ئێستاکە بە ئامار زیاتر لەسەرەوەی 2000 ماڵ لەو شارە کۆچی کردو ئەو شاری بەجێشتەوە ڕووی کردوتە شارەکانی هەریان ڕووی کردوتە کەرکووک سلێمانی ئەو شارانەی کە لە دەور بە هەولێر بەڵام ئەگەر بێت و حەلێک و چارەسەرێکی گونجاو بۆ ئەو بارودۆخە نەکرێت ئەویش بەوە ناکرێت لە سلێمانیەوە تۆ تەلەفۆنێ بکەی لە هەولێرەوە تۆ تەلەفۆنێ بکەی ئەوە بکە نەخێت پێویست بەواکە حکومەت لە سەرەتادا پەرلەمانی کوردستان یەکێک لە دانیشتەکانی تەرخان بکات ئەگەر بۆ سعاتێک بێت ئەگەر بۆ نیم سعات پێ بۆ چارەسەرکردنی بارودۆخی ئەمنی ناوچە دابڕاوەکان و بە تایبەتی شاری خورماتوو ئەوە یەک دوو توانایەکی مادی زۆر بخەنە ژێر دەسەڵاتی ئەو هێزانەی کە لەوێ نابێ من هێزت نردوێتە ئەوێ بەبێ ئەوەی هیچ پێداویستێکی بۆ دابین بکەی ئەبێ لە هەموو ڕوویەکەوە پێداویستەکانی بۆ دابین بکەی ئەوەی کە بۆ هێزانە ئەکرێ لە سلێمانی و لە هەولێر ئەبێت 2 قات 3 قات بۆ هێزانە بکرێ ئەو شوێنەی لای ئەمە شوێنێکی سەختە شوێنێکی نائارامە شوێنێکی گەرمە بارودۆخەکەی بارودۆخێکی خراپە بۆیە ئەبێت تۆ هەموو ڕوویەکی مادی و معنەویەوە هەموو پێداویستەکانیان بۆ دابین بکەی بۆی بتوانی کە بارودۆخەکە ئەوانش پێیان بکرێت کە بارودۆخی ئەمنی بپارێزن و یاخۆ تا بڵێن ڕوبەڕووی ئەو کێشە ئەمنیانە بن کە لە سنوورەکە ڕوەدات. کەواتە ئەگەر ئەمانی تۆ باست کرد جێبەجێ نەکرێن بارودۆخەکە بەرەو خراپتر و ئاڵۆسە دەچێت؟ ئێمە چاوەڕوانین چەند ڕۆژێکە چاوەڕوانی ئەومان کردو ئەمە پێمان ڕاستە دیاردەیەکی تازە نییە زانیاریش هەبووە بەڵام چۆنی بتوانین ڕوبەڕووی ئەو زانیارە ببینەوە ئۆتۆمبیلێکی بار هەڵگرتووە هەمووی تەقین کردووە تەقەمین ڕێژ کردووە کە ڕووی لە خاڵێکی پشکنینەکە من تا ئێستاکە حکوومەتی ناوەند نەیتوانیوە ئامێرێکم لە یەکێک لە خاڵەکانەدا بنە وزارەتی ناوخۆی عێراق نەما هەموو وەزیرەکان نەما سەردانی هەموو شوێنەکانمان کردووە داواکاریمان کردووەمان گرتنمان کردووە تا ئێستاکە نەتوانرابێت ئامێرێکی پشکنینی کەشفکردن کاشفی متەفەجرات لە یەکێک لەو خاڵە پشکیدانە دانرابێت تا ئێستاکە 4 ئامێری ڕێکوپێک لە بارگای پۆلیس بەڕێوەبەرایەتی پۆلیسی خورماتوو نییە چۆنی ڕۆبەڕووی بینەوە چۆنی ئارامی ڕوو لە شارەکە بکات بە تاکید
ئێمە چاوەڕوانی ئەواکەین کە هێرشش بکرێتە سەر قەزاکە و هێرش ئەگەر نەکرێتە سەر قەزاکە کرێتە سەر دەوروبەری قەزاکە ئێمە چەند ناحەیەکمان هەیە تا ئێستاکە بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتانە ئەتوانم بڵێم بەدەیان گوندم هەیە لە خواروی ڕۆژهەڵات و باشووری شارەکەەوە تا ئێستاکە لەژێر کۆنتڕۆڵی داعش و هێزە تیرۆریستەکانتانێن هێزی حکومی لەو شوێنانە وجودی نییە لە تەنانەت لە قەزاکە و دەوروبەری نزیکی قەزاکە بە چەند بە کیلۆمەترێ بە 2 کیلۆمەترێک هێزی ئەمنی هەیە بەدەر لەوانە ئەو ناوچە هەمووی بۆشایەکی ئەمنیتیایە پێم وابێ تەواجدی ئەفغانی و تەواجدی یەمەنی و تەواجدی سعودی زۆرترە لە تەواجدی حکوومەتی عێراقی لەو ناوچانەی کە ئەکەوێتنە باشووری شارەکەەوە لە دەوروبەری ناحی سلێوان بە گوناحی ئامردی و گوندەکانی بێرەحمەد و خواروی بەڵێ کاکشەلال لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند پرسیارێک هاتوون سەفین خدر پرسیارێکی سەبارەت بە داواکاری بۆ هێزی پێشمەرگە تەداخلی هێزی پێشمەرگە دەپرسێت ڕوبەڕوونەوەی چەکدارانی داعش لە توانای هێزی پێشمەرگەدا هەیە دەتوانرێت بە هاتناوەی هێزی پێشمەرگە ئەگەر حکوومەت هێرێم هات بەدەم داواکاریەکەتانەوە دەتوانرێت ینی بە تەواوی کۆنتڕۆڵی ئەمنی و ناوچانە بکرێت بە تایبەت بۆ ڕوبەڕوونەوەی چەکدارەکانی داعش بەڵێ هێزی پێشمەرگا توانێت لەبەرەوەی هێزی پێشمەرگا قەزەیەکەیە لە پێناوی شەڕ دەکە ئەوش خاکەکەیەتی ئەوش نەتەوەکەیەتی وا و خاکەیمە بە بەشێک لە کوردستان دامانناوە قەزەیەکی مەسیریە وا لە هەمان هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگە هێزێکی یەک ڕەنگە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان توانایەکی لە زووترین کاتە توانایەکی باش بخاتە ژێر دەسەڵاتی ئەو ئەفسەرانە ئەو هێزانەی کە لێن ئەو هێزانە مناڵم کەم تەرخەمی لەو هێزانە هەیە نەخێن ئەو هێزانە لەو پەڕی تواناتان لەو پەڕی ئامادە باشیەتان بەڵام پێویستیان بە توانای مادی بە دەرەجەیەک پێویستیان بە چەکی باشەیە و پێویستی بۆیان هەیە میزانی باشیان بۆ تەرخان بکرێت ئۆتۆمبیل باشیان بۆ پێ بدرێت تا ئێستاکە من دوو بارەگای ئاسایش لە شارەکەمەیە هەر بارەگایەکی بەڕووی بارەگایەک نابێت کە لە کەرکووک لە گەڕەکێک دانراوە بارەگای ئاسایشی یەکێتی 70 کەسی تایە بارەگای ئاسایشی پارتی 60 کەسی تایە ئەوە ناتوانن ڕوبەڕووی تیرۆریست بێنەوە بە دەیان ئۆتۆمبیل و حادی دێن و ڕۆکەن لە شارەکە و بە بیکەیسیویان بە کلاشکۆڤ بە چەکی با بڵێن بەسیتەوە بتوانن بەرامبەری ئەو کردەوە تیرۆریستانە بن هێزی پێشمەرگەیش ئەبێت چەکی باشی بۆ ڕەوان بکرێت توانای باشی بخرێتە ژێر دەست لە ڕووی مادی و لە ڕووی معنەیە بۆی بتوانێت بەڵێ کاکشەلال کاتمان نەما دوای پرسیار بە کورتی سپاس دەکەم باز لەوە کراکە ئەم هێرشانی ئەمڕۆ بەتایبەت وەک کاردانەوەیەک بەرامبەر بە دەستگیرکردنی هاوسەرەکەی زەرقاوی ئەنجام درراوە زانیارێکی لەو جۆرە هەبووە مە تا چەند ڕاستەکە هاوسەرەکەی زەرقاوی دەزیر کرابێ ئەم هێرشانە چۆکو کاردانەوەیک بەرامبەر ئەوەکو لایەن چەکدارانی داعشەوە ئەنجام درابێت زۆر بە کورتی سپاس دەکەم ئەوەی کە هەیە لە بەردەستە زیاتر لەسەر ئەو تۆڕی بڵێن فەیسبوک و ئەو سایت و مایتانەوە کە بڵاوەکرێتەوە ئەنگوای وتویانە کە ئێمە ئەمە ئینەکەی دوێنەکەی جەلەولا بڵێن لەگەڵ ئینەکەی ئەمڕۆیە تۆڵە سندەوەیە بۆ گرتنی خێزانی زەرقاوی و تۆڵە سندەوەیشە بۆ ئەو کەسانەی کە گیراون لە شاری خانەقین کۆمەڵی خەڵکی تیرۆریست گیراون ئەمەوەکو ڕەتدانەوەیەکە بۆ ئەوە لە ئەمان کاریش با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵ حیزبە شیعەکان نزیکبوونەوەیەکی زیادی هەیە وەکو ئینزارێکە درراوە بۆ شوانە بەڵام ئەم شتانە وەکو نووسراون لەسەر تۆڕەکانی هەواڵەکان و لەسەر سایتەکانە نووسراوە نامێک شتێکی فەرمی بەیان نامێکی شتێکمان زۆر سپاس بەڕێز شەلال عەبدول قایمقامی قەزای دووسڵماتوو لە شاری کەرکووکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزان بەڕێزان گەشتینە کۆتایی بەرنامەکە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ